ئەمن هەلا خۆمان ئەمن ئێستاکە چەندین خزم ناسیاری خۆمان هەیە 15-20 ساڵیان فەرقە والله پیاوەکە هێشتا زۆر ساعتی باش ئافرەتەکە وا پیر بووە کەچی 15 ساڵ 20 ساڵیان فەرقە زۆر ینی جیاوازی شتیان هەیە بە هەر حاڵ ئەو قسەم لەو کرد پێش 3 ساڵی ئەوها بەحثم کرد لەسەر هەندێک مۆڤای ئیجتیماعی و عالی ڕەمەضان بوو شتێکی وا بوو هەندێک وتار بێن دەربارەی حیاتی زەوجی و عائیلە و شتیوە شتێکم دی زۆر سەیرم پێ هات ئافرەتێک بوو دەیگوت ئەم داخوازیم هات 8 ساڵ لەمە گەورەتر بوو پیاوەکە تەماشاکەنێ مهندس بوو نازم شتێکی وا بوو شادەکی بەرز کوڕێکی متەدەین دەوڵەمەند کوڕێکی ڕێکوپێک بەخلاق دەگەنجێکی جوانیش بوو وتی پرسیارم کە بە برادەکان گوتن 8 ساڵ زۆرە فەرق مێردی پێ نەکەی وتی تەمە ڕازی نەبووم یەک لەو کەسانی کە ئامۆژگاری کردو کە مێردی پێ نەکا ئەو مێردی پێ کردبوو دوای کەچی لە خۆشی گەورەتر بوو یعنی ئەو 8 ساڵ 9 ساڵی فەرق بوو ئەوتر 12 ساڵ 13 ساڵی فەرق بوو مێردیشی پێ کرد یعنی لەو ئافرەتەی کە چووە پێش 8 ساڵێک 9 ساڵی فەرق بوو گوت بنا زۆرە پیان گوت مەکە گوتی ناکەم ئافرەتەکانی تر کە دەستە خۆشیتی بزان خزمەتی 13 ساڵی فەرقتر بوو مێردی پێ کردبوو فکسەکە نووسی بۆ ئافرەتەکە وأنا إلى الآن نادم کەمە تا ئێستاش پشیمانم ئەو ڕازی نەبووم یەک نووسی بووی بە جوانی لۆی نووسی بوو وەدی وەڵڵاهی خوای گەورە دیارە ئەو کوڕی زۆر خۆشویستی ئەتوانێ بێ قسمەتی